بەڕێزار سڵامێ تایبەتێ پێ بینەرەوە شەویستەکە پرۆگرام و وێمانەی سڵامێوە هۆرامیانە و سڵامێوە وێمانانە پێشکەشتا بوو هەوا کەماڵە و شنۆ بڵبەری کۆتێر مێشۆنەوە کۆچ و دڵبەری نە دڵبەرێوە هەن نە هوێوە هەنە نە شنێوە هەن بەڕاستی هەرچەند کە ئەوەڵ و سۆحیەن نەختە یەک زەڕەشنە هەن بەڵام فرە گەرمە ئینەمێ وەراوەر و دەگۆ بڵبەرێنە دەگۆ بڵبەری تقریبان 10 تا 12 کیلومتری شار و هۆرامانیان و نزیک و دەگۆ سلێرن ئارۆ ئەمێن مێ دەگۆ بڵبەری کە دیێنە کەرمێ چی دەگەیە ئی دەگەیە بە هەنجیرەکاش معروفە بە هەنارەکاش ڕۆخانە سیروانی هەر فرە زەریف و ئارام وار و دەگاکێنە ڕڵبوو و دیمەنێ وە فرە زەریف مڵۆ بە دەگۆ بڵبەری دەگۆ بڵبەری دەگەوەنە کە هەنجیر و هەنارش واقعان معروفە و یۆ چات دەگایانە کە باخەکەش نەکۆتێنێ چیر و ئاوێ و دماتە ملمێلی باخەکە سەردان و باخەکە کەرمێ ئارۆ چەنی مابێدێ وێمانە بلمێ دەگۆ بڵبەریەنە گێڵمێ ناز دێماجیات تا ئاخر و پرۆگرامەکە. شەویستەکە و بەرنامە وێمانەی هەرپاسەکە ویندەی نەمێ پاڵ و نەماد و دەگۆ بڵبەری کە هەنارێ وە فرەزەریف شاوەشکردن و هەر ورودی دەگۆ بڵبەریەنە ئی هەنارەشانەنیان نیسەی هەنارەشا چی وەشکردن گردی مامزانمێ کە بڵبەر دەگەیوەنە کە هەرپاسە وەڵتەر واتم بە مێوە و هەنار و خولاسە هەنجیر و ئی جۆرە مێوێ کە چی دەگەنە باخەکاشەنە هەنێ مەشهورە هەر پاسەکە وەڵتەر ئیشارەم کەرپەنەش دەگۆ بڵبەری یۆ چام مێواشە کە بیەن نەمات پێش و بیەن ئینەکە پا مێوەیە تقریبەن مژناساش هەنارە هەنار واقعان جەنەزەر و اقتصادیج کومەکی وەفرە بە خەڵکو ئی ناوچەیەی دەگەیە کەرۆجێ ڕبناری گرفتە جە هەناردانا گرفتە بەڵام چی وەکە فرە مهمتر بێ و گەردشگەری و توریستی جەسب کەری پێی دەگەیە مەراسم و هەنارانە بێ کە چەند ساڵێکی وەڵتەر ئی مەراسمە گیریا و بەڕاستی خەڵکی وەفرەجە گرد و ئێرانی جە سنە جە سەقز جە شارە فارزنشینەکە و ئێرانی ئامە پێی مەراسم و هەنارانەیە و ئینە کە بەڕاستی گەردشگەری جەسب کریا و مەیا پێی منتەقەیە بۆ باعث و ئینەیە کە کومەکی وەفرە جەنەزەر و دەرامەد و جەنەزەر و اقتصادی بە خەڵکو و ئی دەگەیە بەڵام بەداخەوەی سە فەسڵ و هەناری نییە و چەند ماکۆتەمپی هەنارێ ئەشتەوە هەناری ماکۆتێنە و هیچ هەنارێوە نییە شڵا پایزە دیسان سەردانی و بڵبەری کەرمی پێ هەنارواردە و ڕبنارگرتێ و هەناردانی و ڕبنار ئەسێ تەقازادا چنەکەر و بەڕاستی سەردان و ئی دەگا هۆرامانیە کردێ خەڵکو و هۆرامانی خەڵکی وەنی کە نەچی کوێسانە خەریک و زندگیەنێ و ئەگەر بەڕاستی توریستی و گەردشگەری نەبا فرۆجە زندگیشا لەنگمانۆ کە ئیسە واقعان وەز ئۆ اقتصادی وەز ئەو دەرامەد و مردمی بەڕاستی فرە نالێ مسئولێنە. نامی خزمەت و بەرادەری وەرەکە یۆجە شارەکان و ئێرانی تەشریفشنی بنەماڵش تەشریفش ئۆردەن پێ ئۆراماناتی با قسە باششتنی کەن ببزانمێ چکۆ ئامانپێئی منتەقەیە سالام هەستە ناوەشید خۆش اومدید بە ئۆرامانات شما از کدوم شهر ایران تشریف آوردین؟ از بوشهر. از بوشهر خەڵک و بوشهری جنوب و ئێرانە کە بەڕاستی خەڵکێوە خونگەر مهماننەواز واقعان شارێوەن کە نامیان پێ مهماننەوازی پێ خونگەرمی چرا ئۆرامانات رو انتخاب کردین برای مسافرت؟ والا ما اومدیم اینجا جای خوبیه جای با صفای هواش برای ما خیلی خوبه اینجا
اینجا کوهستانی هستش منتها دیگه الان شرایط یه جوری شده که خیلی گرمه برای شما مناسبه دیگه برای ما مناسب آره. آره دیگه بوشهر خیلی گرمه فرماوه که ایمه ایگه فر لما وجبی و دروسن که گرمن بلان پیمه او هواج مناسبه هرچند که اگه کوهستانی اگه زمسای نامه بیانی هزار سال قصیده که تاگه ورونه بعدش بجز الان از بلبر دیدن کردین شما ما از بالا تازه اومدیم می‌خوایم بریم دومان الان. هرامان اومدی از هرامان اومدید پایین بله از ارومد اومدیم پایین. دیشب اونجا بیدیم هواش خوب بود. اونجا خوب بود هواش براش خوبه. چه چیزی منحصر به فردی داشت اینجا که براتون جالب بود والا ما اومدیم اینجا رفیق داشتیم رفیقامون دعوتمون کردن اومدیم جمعشون واقعا مهمون نوازن 5 روزی اونجا موندیم دیگه اومدن با اون تا تنجاد اومدن با اون دیگه خوشون کار داشتن که مزاحمشون نشدیم البته خیلی مهمون نوازن خیلی لطف کرد که حامد خیلی به ما لطف کرده خیلی لطف کرده خیلی دوستش داریم همیشه خوبی دو طرفه هستی حتما شما هم خیلی خوب بودیم با اونا مردم چه کرد چه عرب از هر نقطه ایران دیگه الان کلا همه ما مثل خواهر برادر هستیم همه مناطق ایران واقعا مهمان نواز هستن ای برادر فرماو که جان رفیقی ما بین میچگنه که به اصلا فرفره مهمان نواز بین واتم رفاقت و مهمان نوازی همیشه دو طرفن چه کرد بی چه عرب بی وقتی وکه دل عالبو هر نقطه وجه ایران یا نبی هر نقطه وان تشریف باری دو طرفن خاصی و این محبته واقعا تعامل و محبت دو طرفن لباس کردی از اینا چی استنباط کردی براتون چجوری بودش لباس کردی عالیه برای پسران خریدن لباس کردی برش کرده الان برای دخترت هم بخر برای دختران خریدن داخل صندوق گذاشتیمش برای دخترت هم خریدی مبارکشون باشه الان دوست دارم با زبان عربی یه جمله برای مردم آرامانات بفرمایید احب الكل کردستانی واید خوش ناس یعنی اینکه همه مردم کردستان رو دوست دارم بعدش جمله عربی جمله واید احبهم بعد یعنی خیلی دوستشون دارم فرماواش که گرد و مردم و کردستانی موش گرکن و فره لامو عزیزینه و وشم گرکنه بخصوص کاکا حامد بخصوص کاک حامد اهل کجا بود؟ سیاقی کاک حامد سیاقی امیت چگه دزوشیش که چنه کلمه که انه رکوپیک رفتارش کردن چنی ایمه معنانه که براسی چنج رازیه و حس کرده دوباره تشریف برای په این منطقه دست شما در نکنه خیلی ممنون زحمت کشید زنده باش تشکر زنده باش امیدوارم یه سفر خیلی عالی داشته باشید سالهای بعدم مرتب تشریف بیارید هارامانات برنامه‌ای که سال دیگه ان شاء الله بیم تشریف بیارید خیلی خیلی خوش اومدید علی نه زحمتش کشان اذیت مدن امان پلم آمادگی ما چو آمادگی نه سلام چو ویره کرو آمادگی فرا کرو گرک لالو علیان الشعر ما بگواشو فرما لالو دست واجب يا اخوة دست واجب يا اخوة أروح فرما ورجال مليان إبراهيم هن خير عام إنكو صالاني فرماوه لا أبخي أما سلامه نيشا آكشي حس بارته نبي مدلوشي دنيا شري ما قلاتو زرا وات الدنيا بلنا وهنا سم سرا دنيا شري ما طاق زرينه ما شو يردن وشي ولينه دواني فكري له وحو شي ولي ياقو غازشا حمو هيدري سيوا أما اليوم دورا ياقو غازشا ميو غفورا دنجه تر اما خیلی همیرا یاگو بازشا میو حامیرا خیلی دلم سود پی آجوانا حلیش نبینه بزر پسانا پی آفقیا درونم ریشا جیواویش نزیان لم نبریشا این جا برنامه نو زمان قدیمی بینی واقع حیوانداری بینی و حسرداری بینی و رنجبریشا بینی و ورینی چنو دوماسی کشکی ایسا آنی لبی بینی ای فقیر بینی یعنی شخصو خیشا نبی بله وقتم
ئا فەقیرا دەروون و ڕێشە گیواڵەیش نەزیاد دەمێ بێژادا بەرنامەی قەدیم پەی تا بووان و دەسوورات شامن وی مەزانوو إنه برنامج قيمات ما يجيبونه مش تازال يبي نفانا. انقلابي مثلا ما يوصل انقلابي. جواتم برنامج قديم في تابوان ودستورات شامل ومزانو زرموها لزا دي برضو خاصي يساوي بيجتنو ماسي هذا لكشي تمو آونا تنيك كريو نو توانا حيبي دنگو شوانا قراني واتي ساو جوانا دي برضو خاصي زروها سرا قراني واتي دنگو رنجبرا يا نبي رنجبريش بيني وقتی جانی شتیم نمانن بمالانه و این زداری بداری بریانی زرزره حالی و خانه خواب بخشی بریانی وانی پیغاسبانی خوشالانی. وقتی من شتیم نمانن بمالانه و بابشو و کوی عوالانه و اما و یاد وینو سالانی. باسه زیمه لا عوالانی فرسام عوالان چی سر سختنی کمر فراوان بیدرختنی. واتش بدرختی من خداوند کردم درخت زلا من طاقت نبردم دی دامان محضر دونا درخت منی سرینو گونا پاسه من شافات شای جبار درخت زلا من مبرو قرار را گلارا و ما بکو ماری جوابم دوا او الله سنی تو ماری واتش خیلی نمرمانات پیکوانه خیر آمای و خیر شیتو دیوانه جواب ردانه با مهربانی واتش کاک علیان تو چی آمانی واتم فوق آماني خمدة وفناوة توسع زيادة زامن كلياوة وابرزانة بمهرباني واتشكاك عليان توشي آماني واتم إيشا كم سخطة شون مران قسن مخو جوانيم كانوا توبسن فرسام عوالان شولي بيابان رفيقا قيم شيشا سرامان واتشن بياي دليل رفيقم بيان بدسي قافيه دليل أشيان توش مخلوقين شون مخلوقاتش هیچ کس ممنوع خیر از امزاتش. واتش میش آفریدی پادشاهی بباکم میش بیستو بیدا صلاتم. تجوا بشکر پخته در وشیم نبیم. خاقبو زرج وعطری شوبو پاسریاله و بوتنگزا زهراله و گلان بر آمان کانو توانا سده و وشو زرجی ونا. چونکی دلو من نشتن بخمناک یا شاهد گله بر نیوزه خاک گلان بر آمان زدای نساران سعی وشیشان آونی جاران آرو بفراوا گمو هربانا نبوله تکو ویمان ایمد لبین میبو آهر پیسن ویش واتم هارو بفراوا گمو هربانا رفیقی لبیو من زیامنا فکر و جوانی چرای ما چرا سریسم داوه هر دو سر برا عادتو ملول پیسه فیراری سریسم داوه تا هانولاری هارو بفراوا گمو هربنا هارو بفراوا ترو مدره ایدل ایسا سقصابو بربره دوان دل و فکر و خیالی کنی جوانکی وراوس النهالی ایسا النهال تریش هانکلو گاوا جوانا دوروی کرده بیماوا هر راگا سوره بشکو جوانا بیان سیانگاو حکو شمیانا لقى بناينه تاهل يندالي حفي عوالان من نوهالي كما وشبيد تريشا دولي يكون جوانكي وكشي قد شولي الروب فراوا نشتو بناري ما شو نامانو حما جيباري نهو ارقو خسم لياو جيوارياد گیان ئۆسا وەزعەتاچنی بێ ماچەی سەوەژنی وازە ما کاریگەری بێ پیاکان دەبێ زات منیاری بەش و یەری ساڵاما بێ ئیسم ڕێ 50,000 بار و بەش و سەعاتێ نییە بێمی پیتە بەرەکەتش نییە چ نەزاڵ هەشت داوڵێ منۆکەروتۆ دەی بێ وەیە باسەن ڕۆ سڵمانە دەئتر ئیسە مەسەرکار ئاوەختی وەش بێ هیچ کەس منێت و هیچ کەسی نەکێش ئیسە منم مشە منەت و تۆ کێش و پێی برقی منەت و تۆ کێش و پێی ئاوێ منەت و تۆ کێش و پێی تەلەفۆنی منەت و تۆ کێش و پێی باس و ئینا برق نییە ئینا ئاوی نییە نەدانە و ڕۆزگاراری چاوەڵ بۆش بێبێنی کاریگەری بەش و تاوێت ساعت تاوی ڕێگا بەش و بێت پێدا کەرێنی دنالێ یانەت بێ چاشتو چێ چنی کردن دێ
بە ئاوی چۆڵکڵی بە چۆڵکڵی چاشتی کەرێنی وەڵا پاش چاوێ ما بێن میاوەختی وەلیسە وەڵا گازی چاو برقی چاو ئاوی چەنە وەختان هیچ ڕستای مەکەن تەمام هەشتانی زاوڵت بینێ چێگە مەسڵەن ماماوچێ و بیان بیمارستان بیان هیچم نەبیان هیچم بیمارستانم نەبیان بیمارستانم چێشی ژنی ئێگەیە چەنی مامانە بێ وەلی بیمارستانمان نەبیان ناوەڵا ئاوەختی زاڵێچم بۆ شێ بێنی ئاوەختیش ڕێک و پیکێ بێنی ئیسە بەرای چا بیمارستان خوا نارومە یۆشا لارا یۆشا لاڵا یۆشا کەڕا یۆشا شەدا تەمام ژەنی ئەو سێبا و دوانەیە کە مەسەڵەن زاوڵە شابێن هەرچی هەرمانی نێکردێنی شاب هیزمی شاردێنی ئارگا شابێنە هەڵیزە شاژنین ئەها و ترۆمە بینیش پۆ تۆمی ئەوەسین ئەپاوە چوقی ماڵی نێرە بێ وونەها وەرەکەشی ناپۆ سەبا هیچ پێسەند دەواڵێ ما هیچ پێسەند برای ما برا کوڕواڵێ ما ئەما دام دێرەگا چاشتین دێ نان دەڕوانیم کە سەبا ئەانە پڕم پێدا کەرانە کە لێش بی وەلی ئیسە سەب تاوێرەگاینای فلا مامانێەوە ئینایش دوکتنەوە ئازمایشت گێراسەنەوە مە ئاوێنەت کەرانی مە ئاچێشت کەرا هەنیە وەڵا دەی ژەنی زاوڵەش بێ چێشش دێنێ پناوەخت دوشاو گرینین مێ ڕوانی وێمانە مابێ و گرینینی وەرێن مێ هەفتای وەرێن مێشۆن هەفتەیرە تریت و دۆخەوێ و تریت و دۆی تریت و ماسی ئینە چاشتی مابێنە خۆنە برنج بێن و نە چی سێفێ بێنێ و چینە زیاتر ژەنی چ ماشەڵڵا چاخ و باخی وەڵا من هەشتم دیێنێ ئاوەختی چاخەرێنە تا ئیسە ساب تاوێگاوە و مووس هیچی چم مەکەونە و ئیلاکەیت ئیسە دوو لاغەری دوو چاخی والله ئیسە وەشاگر کەسی لاک بۆ خاصە تا وەختی وەڵا دەی قسە چێشیان ئانێ چاش زاناخۆ باشە چاشتە ئۆسە چێشە بێنە چاشتی تا دوی نەما بێ شەلەمینە بێ ڕۆشە گریە بێ ماس بێ تر هیچ نەبیان مەگە چەلتوک و بەری هەچ کەسی چەلتوکش بێ مەسەڵ کەرە تۆ بێت تەنەکە دێنی من چەند مەشکەرێنی بە دوێ چاشتێم دێنی ئەتر ئانە چاشتەگری و ئەو چەلتوک پێچیشی بێ برێزنە برێجە گردەکە ئیسای مەمە ئانەش مەوەرمی چێگە چەلتوکین کەرینی ئەری وڵا چاوە چەلتوک بێ گرد و بڵبەری چەلتوک بێ ئاوی فریش گەرەکە بێ ئاوی بێ ئاوی لە ئاوی بێ ئیسا ئاوی نیەنە ئەری وڵا هەچ کەس تەڵانێش بێ کەریش چەلتوک 20 تەنەکی 50 تەنەکیشتە نەبێ خەڵکیش بەش و یەکترینی ئەرە وڵا گر کەس بەش و گر کەسی دێت چەرمەکەرینێ جەماوەری بە چاڵی کۆوێن مێش مەسەڵکەرە تۆ تەنەکە دێنی بە من چەمەشکەرێنی وە نیمەش دێنێت تۆ مەسەڵکە نیمەش دێنێ بەژەنەکی و ئاپڕی وارەزایمە نیمەش دێنێ پاڵی نیمەش پێی وێم ئیسە تێ هیچ وەسی مەکەر ئەد لە برنج تانە بەش و یەری ژەمەنان ئێنە بێپی تایی تەمامی و ڕۆزگارەکە پاشە سەرامانە ڕێ وەڵا ئاوەختی ڕۆزگار وەش بێ ئاوەختی ڕۆزگار گر کەس یۆ بێ چی دەڵبەتمەنەوە چەکگەڵا هەر یۆ بێنێ ئەرێ وەڵا ئەە فرەتەر ئیسە ئەپێسە مردمینا مردم ڕەحمش نەمەنن پەیەکتێنی محبن ڕحم نەمە سڵام تۆفێقیان خاستنی نەڕەحممەنە نەپسڵمانەتی منە ئیسە من هانە کوڕواڵێ ماستە ساڵێ نەبێ مش پارێ مەکەڕیامە قسەکییانێن مە بۆ غیبەتش کرد مشو مەرا ڕوو نەغیبەت چی کوڕواڵێش مەپەرسیە پێمەتیڵ غیبەت من مەدۆنم مە ساڵێ کەڕەتێ دەی مەسەرکەرە ئیسە تێ وەڵا ساب تاوێرەگا هور پڕە و چەپڕە ڕێزان کەرە نمێژ و سەعاتێوا وەختی ساوەش ئەری وەڵا وەختی وەش بە دوێنی پێ چڕکڵا دوێنی پێ گیواوی دوێنی کەشنە چێ ڕوسقە ئارێنی سێداران ئارێنی خازی ئارێنی بەڕەزا ئارێنی ڕیبابی ئارێنی ئیسا هیچ کام نەمێنی مەگەرە بە سانای ئای ساناکەی دەبەمە ساڵ ساڵێەوە کەم ئاو بێ بەڵام چەمەکی هۆرامانی چەمێ دەگا هۆرامانی کەم خەریکی وشکێ بە ئەگەر وەهارێ ئەمە بیادێ بڵبەری یێرە تەرەف چوار تەرەف یێرە تەرەف و ئی چەمەیە پەڕ بێجە ئاوی و هاژە و ئاوێ و شنێ وە فرەوەژ هەرچەند کە تا ئی وەختۆ ساڵێ نەمانێ بەڵام پاسە بزان و هەر بازێ وەش هەر بێ ئاوەکێ
ئینە کە چەمەکەی مافیسینە هەچەند دەگاکەی خەڵکو دەگاکەمە ئادەڵە سافەشا هەرمەنەن بەڵام ئەگە دووربینەکەش ماتە نیشانە بۆ دووکەڵێەوە فرەبێتام ناسەر و سەرێ ماوە کە شاخ و داخەکەیشمە خەریکێنێ ئاشاخێ درەختە عالی هۆرامانیە دەگاکە هۆرامانی گر توش و ئەری بێنێ و ئەردریێنێ نەرێوە کە 40 ساڵێ توول کێشۆ تا بۆ بە نەرە بە یەک لەحزە بە ئێرێوە ئینەرە جەبێن و یاگی داخێنە بەڕاستی ژینگەمان خەریکا کەم بە وێرانە بەسڵا بێ بوو بە وێرانە و ئیسە ژنەمێ خزمەت و کاگمێهرانی حەسکەن مێسەر و ئی چەمەیە کاگمێهرانگیان تۆزە حما پێ بڵێنە و ئی ئاوێچ کووەمە و چن هانێنێ ئێگە و ئەگەر زەحمەت خواهشکەر و عەرز و سڵام و ئەدەبیم هەن خزمەت و تەمام و ژنەوەرەکە و بینەرەکە و بەرنامەی تا سەبارەت بە ئاو دەگا بڵبەری ئی منتەقە پەنەش ماچاکەی ناوەڕاست و دەگا بڵبەرینە پەنەش ماچا بلچەبێ عیبارەتە جە 40 چەمە و حاصڵ و ڤەروا و واران و فرە و زمسانین و حەجە پاسە جەنامەکی و بڵبەرینە دیارە بڵبەر بەمەعنا و ئاوێ فرێمێ وەلی زەمانێک کۆتانە ئاوەکێش وفورمێ وەلی زەمانێک کۆتاشن یانێ مەوداش کەماری بلچەمێچ بەهارێنە چون زمسانێنە زەخیرە و ئاوێ ڤەرواوێ ماکە فرە بۆ ئاوێج تقریبەن دەمەوەهار یا حتا زمسانی تەقۆ و خەیلی ئاوی مێ و وەختێک کە ساڵی وارانێمە فرێما بوو مەسام ساڵ و هەفتای تا مانگە هامنی چویاردن هەر بێنە ئەمە ساڵی پێسە ساڵی شاید باچی دوێ مانگە زیاتر مانگە زیاتری چەر دەوامش ناردن وەلی حاڵەت و چەمەکەی ما پێسەن کە وەختێ ئاوەکێمێ بخصوص جە ئۆردی بهشت و جە فەروەردین و ئۆردی بهشتنە منزەرەی فرە عالی و فرە زەریف و فرە بەشاش و بە دەگاکێمە و دۆروبەرەکەی چش بیان بە قاوەخانێ خەریکی نەچنا قاوەخانێ خەریکی ئێمرارێ مەعاش کرا و مردمیش خەریکی دەستفرۆشی کرا و هارێنە قەزوان و ئەرزۆ بە خزمەت بە قۆڵ و ماڤەنی و گەڵاوەن و ڕیواوی و ئینیشا مارە پێی گەشتیارەکامێنێ پێگەنە برەشا شاپەنە و ئایا چمرارە مەعاش و وێ شاکەراوە خزمەتی و گەشتیارەکە چکەرانی ئەچی تەرەف و هینە چەمەکەی ماوە ئاوێ وەفورە مێ وەلێم بە حاڵەتێوی نەرم و ئارام مێ و ئەگەر بلیشۆن و کیەکێ چشرە کیەوە فرە عەمیقەشەنە و فرە قوڵاییش فرەن کیەکێش وەختێ پەڕە بووە هەتا ئیسێج کە هەن ئاوی شەرمەنێنە چەنە ئەمە ئاوەکەش ئیسێتر چوون زەخیرێن یا بێوەسەرش ئێتر نمێوەج بە حەجە قوڵایەکە نەمەنێنەوە ئەمە وەختێ بە ساڵەوارانی فرێما بوو ئەچی تەرەفوینەکەی ماوە ئاوێ ماهانە بە حاڵەتی تەدافقیش باچە پڕۆ مێ نیمۆئی هینی نیمۆئی ئابراهەی بە قۆڵ و فارسەکە مێ نیمۆئی ئابراهەی و پرۆرە و وارد و ئاوەکەی بوو ئینێچە ئاوێچە ئینە جەواقەنە دەرێەوە چەمێوە ئاوەکی و هەورامانی و ئاوەختەکە کولی دەگایەکە کە هینێ شاهێنێ نوهوەنوارانەکەی شامێنێ جەمی باوە ئەپیگەرم لا وارد و چەمی ئەسڵی و سیروانی بانی دەستەوەش بێ هەماشەڵە کاکمێرا ئەنی من دەنگ زلا من دەمیشە مشکڵمانە من دەنگم زلا ئانی کە قسەی کەوتیشا دەنگ شایەواشە ئیدافە کاکمێران دەنگش بسە من دەنگی بەرزی بێ نەک دەنگی زل فقط یەک گلەیە کاک مهرانگیان ئی ئاوێ ملووە لێ ڕوخانەکە سیروانی مە خەڵکو و ئۆراماناتی بە خەڵکیوە پاک و پوختە و تەمیز هەمیشە ئەژناسیان گلەیەکی من ئینێنە کە بەڕاستی جوانەکەی بڵبەری بەیە هەڵمە تێوەدا ئێگەیە تەمیزکەرە دیارە گەشتیاری فرێمەیەوە فرە وەختا ڕعایەت مەکەرە هەڵمە تێوەدا کە وهارێ ئیشەڵڵا وارانێوە عال بێ و ئی شەخەڵەنە لەوە لێ ڕوخانە و سیروانی ئایا کەسایەتی و تانێکە ئی هەرمانی کەرا بڵبەرەنە بەڵێ کەسایەتی هەنێ وەلێ خۆ ساڵە پێسە ئێساڵی چون شاید حمایەت چەرە نەکریە بە حمایەشانە بێ و ئەنا ئەنجومەنێمە هەن بەنامێ ئەنجمەن و تریفەی کە خەریکە پارێزگاری کەرە و جە فەزای سۆز و منتەقەی کولەن جە حیوانە و کەشی ئێساڵ متاسفانە بە هەر نەحوێیان نەکریان شاپەنیان نەبیان نەتەوان شافرە بار و فعالیەتی وێشا ئەنجام بدا وەلێ ساڵانی پێشوو اتفاقا ئەنجام شادان تا حدێک کە کریا بۆ چاپەنە وەلی ئینەیج کە ئیسەهان حقیقەتش گەشتیارەکەش ڕعایەت مەکەرا و ئاوەختەکە ئەتر بیان باعیس و ئینەی کە جلوەوی نەکەی بە قۆڵ و
فەزاکیمان مقدارە حاڵەت و پیسبخلی مەسنوعیش بە نەبێنە دقيقا ان شاء الله همت كرا انجمنو تريفه وجوانكي بالبري وقر قردي ك فزاوة تميسو هنا تشيغنا وش كران يوجا قهوة خانكا صاحب قهوة خانكا قلي كري واتي مشكلاتي وخاص شافه من وش كردن كمن ناني تشيغنا وخريكو هرماني ناني براسي هرياقي وكآوي بو آولاني بو بحالشنه چی و هن که کسب درآمد کرو و توریست جذب کرو و این قهوه خانه واقعا لازمه نتیجه Gam niyawe şate bralu tadniyan min petonalu tadniyan min petonalu Biliyor aman griyalı yali عمر ما تمام قربي خيالي عمر ما تمام قربي خيالي خيالا بردا بقية جاويلا وساشا بحري نابي يا ويلا وساشا بحري نابي يا ويلا هنا سيسر ديم كوجب مارو داخ مخواكي من تشو سربارو داخ مخواكي من تشو سربارو هرقيز نمي وعمري ويارده محالا ما يدوسي باركرده محالا ما يدوسي باركرده كم بيفرشي بال مزاشون خارن بەڵام چشکێر و چارزی ناچارێن بەڵام چشکێر و چارزی ناچارێن هەی دڵم زیگانی ئەما کوچیار شای شایی سێردا خەمان کەرفیرار شاي شاي سردا خمان كرفيرار عينا واسري نباش الراج كير نقرد بيني شو وقو نايدي البير نقرد بيني شو وقو نايدي البير زانده هۆرامان و دەگاکی هۆرامانی هەر کام خاستگا و مەراسمە ئاینی سنەتیەکە بێن و دەگۆ سلێن و بڵبەریش پاسە بزان و مەراسمی و خاص شابیان بە نامەی مەراسم و نیشتی کە مەراسمە ساڵهای ساڵ چیوەڵتر شروع بێن و تا بە ئارۆ ئدامەشن هەستکەمێ کاک بێران سەبارەت پێی مەراسم و نیشتی پێما بنەڕەت و ئی مەراسمەیە جەچکۆوە ئامەن و چەنی بێن و ئایا تا ئیسە ئدامەشن عرض بۆ خزمەتانە مەراسم و نیشتی هەر پاسە جەکۆن و هەتایسە هەورامان یاگێ و مەزهەبی و دینی و ئاوەختە کە شەرعەتهای جیاکاری بیان پێوش جەمیترایی و یاوان زەرتشتی و بلاخەرە شۆن وایرە ئاهورایی و ئینشا بلاخەرە تا زەمانێ و
بيان بخلقش بيان ايدي يارساني شابيان كسلطاني ساق بعنوان وحالته وخواهي شابيان سلطاني ساق جگه جناوانه نفرات اشكياسين في منطقه هراماناتي هر دقايا ونفر اشكياسان جتلفي سلطاني ساقي وآمال واتن شابنا بير ودقاكش نفر انتخاب كريان بنامه ودروشي بعنوان ريش شرمو آدقيبيان امورات آدقيشا ادو نفري حلو فصل كردن وعايشة دستورات وبحالات جيل لمري انشاء كردن حلو فصل انشاء كان حالات الشورى واروي اما جب هن السبارت بهواركاش هوارو دروياني وكراوية دولي وقولي شير الدري وبنني نفرش كياسان كفرماوان عرشا وقتي انشاء بيان واتنشا فنا بابا كبابا حيران مشهور بيان این نفر بابا حیران جا وسط و هوارکا گردینه آل پیوش چاگه یاگیش بیان و نشینگاش بیان وقت ای نفراتی جدگاو بلبری و کلجی و نائینی و نوینی و عرض بخدمتنا بلبری و هورامانی و جمع بینی و جه هوارکانه هی نشا آخر و پی مراسم و خواه حافظیشا لوێنێ پەیلا بابا حەیرانی کە نشینگاکەش بیان بابا حەیرانی ئیسە مەشهورە چاگە مەراسمە شاگرتەنجە تاریخ و 20 ئەوەڵ مانگ و پایزینە جە 20 ئەوەڵ مانگ و پایزینەی مەراسم شا بیان مەراسمەکەشا گرت جەمێ بێنێەوە و چاشتەوە شاوەشەکەێنە هەریو چێوێش ئاردەن چاشتە شاوەشەکەن بەنامی چاشتە تشێ و لوێنێ چاگە جەمێ بێنێوە هینەش خواشکریە شاکردن و ئاوەختەکە مەراسمیەش این شاگرتان شکرانه و نعمتی شاکران که آها منو آوا هاره پاگه و بینی و دوین و کشک و آوقت که باخی شاب پرسمری بینی و آوی شاب بینی و بور شاب بخیو کردن و ذخیره شاوش کردن پیزمسانی گردی جمع بینی و خواه شکر شاکردن و شکرانه و نعمت و خواه شاب یاگی آردن و گرد پیوره خواه حافظیه شاکردن و به یک را تک را گرد آنه کنو کلجی بینی کو چاکانو پی کلجی و آنج کنو نوینی بینی کو چاکانو پی کلجی و آنش کنو بلبری بین همان دستور وانی که هرامانیش همان دستور گر جمع بیرو چاکا خو حافظیه و گردن نظریه شاواسن جیوترینی گر کو چاکانو پی دقایق کا ای مراسم نیشتی ایسا که بابا حیرانی تشیب اینش لمنان عمرو خواهش کردنه هیچ تا هر بردوام و جبیس و مهرینه خلقو ای هوارا گر جمع باو ای مراسمی بیاگی مارا گر سالا چا وقت نه گر جمع باو ای مراسمی بیاگی مارانی براسی فرفره یاگی سرنجین اما فروج الشاركان وين مي مراسم شكر گزاری شاه نبيان والله إيسا خليكنا إيه مراسمه بياجي مرا وكردن شاه فرهنگ و آئین دستورته كم منطقة إيمانس هزاران سال تشيولتر إما مراسمه و أبي سينما نبيان كورسيني خلق دقائق هاجر بيورا ياج أبدا يوجا مراسمانه كجنوبيا بيورا شركة كرو ودماتر تأثير جنن ينملو مراسمانه بس مراسمانه تركه براسي جني شاف نينا براويز وجني شا جا كردنا شي مراسمه كايسج اي مراسم مملو راو بازهر جنوبيا انا بيوره ما تنها هزاران سالي شايد بدقيقه مزانمي بلا مي مراسمه فوق لا دكونن باز ايسج هر جنوبيا شي مراسم نشتينه بيوره اي مراسمه برا راو هر باسا كماچو أوروبا شانازی کرد با یونانی با فرهنگ و اصالتش تمام کردستانی میشه شانازی کرد با فرهنگ و اصالت و هرمانی چون براسی فرهنگ و فولکلور و مراسم و آینانه که هرمان نهنی رنگا بشو دکش ورا کرا که شانازیش بنکریو اما هر جا قدیم حتی با آرو مراسمات خاص ما هنی وفرفرفر وشن که این مراسمه اصال بنظر می مراسمه نلاراوه لا والله سال بواسطه كورونا ونوشي كورونا متاسفانه نكريا ومردم نتاواج جنبه وكوبوه اي مراسم حتى افراد وك جا يسه هواركا ونمنيني ولي هر امين سيران وهواركا شاكردن جمريوان وجشاركا تري ولي هر خلق هواريني بعض ما چا مراسم چا رونه تشي مارا و شركه كرا چا مراسمانه ولي سال متاسفانه بواسطه نوشي كورونا اي مراسم نلاراونه والله اگر كسايتي وكنه بسلا بالبرنا واگر واقعا خم خورج با بالبر بوسلين بو اي مراسمه قشب نملا اي مراسمه بو باعث وانه كبراسي گردشگري فري
بەیا ئی منتەقە بەڵام شو هەمیشە من ژیری و تێژی بێمێ کە مراسمەکەیمە بە ئەنحراف نەلا چێوەکیمە هەر ئانە یەکدەست و ئەپاسە ڕێکوپێکی هەر مەناپێمە ئی مراسمەنەکە یاگێوە پسۆسلێنێ بەڕاستی بەرۆ سەر خەڵکو و ئی منتەقەنەکە یاگێ پسۆسلێنێ مژناسی و بە تەمام و دنیای دەسەوەش بۆ یاخوا کاک میهرانگیان سپاسڵ کرد و زەحمەت مادەی حساوی استفادەماکرد دەسەوەش وشبي يا خوار وشيمو بيماندار خاصني شكور يا خوا وشبي يسدين باخوا أما باختاهن بالي باخ ماهن چی جلو برگە کەڵواڕاکو گەم وڵا دەیتە هەرمان و ئاویاری مش ئینسان هەڕەشت لیۆ چۆ پیس بۆ دلۆ اینە دەرەختینە مش ئاماوە لیباس و نماکردەوی لیباسیانە و ئیسراحەتی جیا بۆ و قەرهەنیا لیباس و کاریش یانێش نەکرد جون پێ مزگیل وێنی ئێمە گەرەکم بێ نمام نەکردێ بێرە چۆگەنە ئاوەکێ وەختێ نەبێ گەرەکی مچێگە نما کرد عاتو عبالات القبول بو هر باغداري وجنو عبالة باخنا خليكو تشيشين دي لالو حاجي إيسا فعلا خو هجمان ياري شاد شاد مايتر هنار ماهن و هنگوري و هنجيري مقدار جوزي ماهني يدو يرشيو ماهن دلو باخا كيمانا يدر إيسا خليكو آوياري ميشو فعلا هيج كام إيني من شاماتشو نياواني فانا فقط مقدار إني ما بي هاو شي ما بين يعني ياوي من الوي بيننا يدر بقيو باخەکەی ئانی عردم کردی دێ ئەڵی وەختشان یاری وەختە ئێساڵ بێ ئاوی بێ کەماوی بێ شمێش هەر پاسە بێ باخەکەی بڵبەری هەرۆڵا ئێمە ئەگەر یا و سیروانی نەبیە بۆ پۆمپاژ ئاوی مارمێ باخەکەی ما ئیسە باوەڕکارە وشک بێ بێ ئاوە سیروانی پۆمپاش کرد پۆمپاش کردیوانم پێ باخەکانایی چەمە و ما بێ چەمە بلچەمێش ماچمێ ساڵان شەهری وەرە وشک بێ ولی سالعانی زە جم دۆرە دەڕوان وشک بێن و لە پۆمپاژی استفادە کەرمی ئەگەر پێما فەرماوینە پیا کەڵەکەی ئێگەی ئاپیە کە نامیە بێنێ بڵبەرەنە ئاپیەکە یا هەرژەنی ژەن و پیان نامیە بڵبەری کێ بێنێ وڵا فر ئەگە گێڵ مێوەفت پێی فرە قەدیمی شێخ حەمەد شەریف ما بیان پێی فرە گەورە بیان ئوستاد بیان ئوستادی هەم مثلا أدبي عرفاني مذهبي كل اجتماعي بيان وشنو أجرى سي عبد الله ما بيان تقريبا حدودا حفظة 10 صالة شاول تربيا إنسان با تقوى أهله شرعي ورعي وتقوى بيان إذا كتابي شاني شن كتابي شاني خريجي ما جامعة شاب إنساني نامدارة حتى منطقة هوراماني مريواني تاملو باوي مريواني قل كاس مش ناسوش سي عبد الله ما بيان ايد وانا فرفرا مثلا ولد جعسر من شن بيوة تربيني مثلا واسي من دور دا 15 صالة عمرن بي بيسا حاجي صالقي ورحيم بقي وعوتي عبد الله حميد شن دور دا نفري بيه معقولي ما بيني حتى ان فاميلي بيني مثلا زانايو آقاي شابي جيوارو ياسلين ويا مثلا ولاتي ترو نزاع كاربية يعني شو نجا برين و مثلا مشكلة شاحلة كاين نزاع تجا وشكريني دەسەڵۆش بۆ لالۆ حاجیگیان باچەنی لالۆ حاجی کوتایی بان بە بەرنمەکەما هیوادارە ئارۆ تاوا بۆما بەرنامەوە ڕێکوپێک و ڕازاوە پەبینەرەوە شەویستەکە و بەرنامە وێمانێمە دروستکردە بۆ خاصکردە بۆ هیوادارە ناحیج وەختە ژیانتانە نکولیتانەوە چەین لالۆ حاجی و پێوەرە چەند تا خوا حەفزی کەمێ و بەخڵێ گۆرە مسپارمێتان خوا تاکەن